با بێمە سەر وڵاتی دیکە یابان و چین هەرچیە گوزەرێ لە بینیە و دوو وڵاتەیە یابان هەڕەشایەکە یابان بڵێن هەنگاوێکی سەیری فرێدا خۆی جەزیرەی تایوان ئەگەر بیتن هیچ چینە ینی وڵاتان ترافیان پێی نەکردووە کە ئەمە وڵاتێکی سەر بەخۆیە. یابان جەزیرەیەک هەیە یابانی یۆناگۆنی جەزیرەی یۆناگۆنی تقریبان لە خوار جەزیرەی هینە بێتن ڕۆژهەڵاتی تایوان. ئەو جەزیرە یابانیە 110 کیلۆمەتر دوورە 111 کیلۆمەتر دوورە لە تایوانەوە. یابان موشکی هێزی بەرگری بڵین متەوەسط المەدا ناوەندی کە 150 کیلۆمەترڕە وەشی 111 کیلۆمەتر دوورەیان توانێت ئاسمانی تایوان بپارێزێ بۆ موشەکانە چوو لەو جەزیرەیە داینا. هەروەک وتم یابانیش وەکو ئەڵمانیا و ئیتالیایە بۆی نییەوانە بجوولێنێتەوە تو کەسە چین لی بدا ناگەڕێتەوە بە ئاسایشی نێودەوڵەتی حەقی خۆیەتی لی بدا تو هاتوویتە استفزازمەکەی هێزت هێناوەتە نێزیکی من لە خاڵەکانی وڵاتانی یەکگرتوو بۆت نییە ئەمە بکەین. بەڵام یابان هاوپەیمانی ئەمریکایە بە ئەمریکا ئەچوو دێتە وێنانە. یابان بڕیاریدا ئەگەر چین لە تایوان بدا یابان داخڵ شەڕە بێتن. بەڵام یابان و کۆریاش هەردووکیان بەتەنیا دەرەقەتی چین نایەن. کاتە پرسیارەکە لێرە هێزی دەریایی چین پێک هاتووە زیاتر لە 360 فرقاتە و مدەمیرە و تەڕاد لەگەڵ حامیلاتە ینی 2 هەفتە لەمە پێش 3 هەفتە حامیلەی تائیراتی سێمی فڕۆکە هەڵگرەکان ڤۆجیان هاتە ناو دەریاوە بەکاری دێنێتن و فڕۆکەی G36 لەسەرایە شەبەحیەکە زانیت هێشتان دوانی تریشی وەستاوە وا دروستیەکات ڕنگ بێت لە 27 لە 26 لە ناوەندی 26 بێتە مەدانەوە داخڵی دەریا بێتن. ئەگەر شەڕ یابان و چین دەست پێ بکات شەڕی زەوی دەست پێ ناکاتن کەس خاکی کەس نابەزێنێ بەڵام بەس بە موشک و فڕۆکە و دەریابێ چینیش زۆر بەهێزە لەوەیە. وەڵا ڕامە کێشێ بۆەوەی کە باسەکە لە یابانەوە هات یابانچی هەیە ئەمە یەکلایە کە چاری چین ناکات بەڵام خۆی چی هەیە یابان ئێستا ڕووی چەک و یابان ئێستا بڵین لە جۆری تانکە تانکێکی باشی هەیە تایپ دا پێوترێت تایپدا ئەو تانکە هەرچەنێ لە تانکی ناتۆ سوکترە ینی 44 تەنە سەریعە زۆر حساس و تکنۆلۆژیایەتیایە دژی بڵین موشک دژی تانک کە بتوانێت خۆی بپارێزێتن بەڵام نرخی گرانە نێزیکەی 8 ملیۆن و نیو دۆلارە تانکی. جگە لەو تانکە فڕۆکەی ئەوەی خۆی کە دروستیە کاتن وەکو باسمان کردو و ڕابردوو میتسۆبیشیە میتسۆبیشی شەرجۆری F16 ڕێک نسخەیەکەوەیە تەنها تکنۆلۆژیای دەستکاری کراوە. فڕۆکەکانی تری F16 ئەمریکی هەیە F15 ئەمریکی هەیە هەموو چەکی ئەمریکیە هیچ چەکێکی سربەخۆی نییە خۆی بڵێ نەخێت چونکە ئەویش لە وڵاتانەی کە بۆی نییە چەک دروستکە وەکو ئەڵمانیا و ئیتالیا لێرە. ئەجا تۆ ئەگەر سەیری جەزیرەی یۆناگۆنی بکەیت دووری ینی 110 کیلۆمەتر لە تایوانەوە نێزیکەی 640 متر لە کیلۆمەتر لە ئۆکیناوە دوورترە یعنی تۆ هاتوویتە بن چینەوە. تەمانەوە جوولانە ئەمریکایە بۆ ئەوەی ئەگەر شەڕێ ڕوو بدا لە فەنزوێلا ئەوێ بشڵەژێنن میدیای دنیا بەوە سەرقاڵکە و ئەمی لەبی ڕوو لە فەنزوێلا نەکات ڕوو لەمانە بکات چونکە ئەگەر بیتە باری ڕاستی ئێستا ئەمەی تایوان چین و ژاپۆن زۆر مەترسیداترە لە فەنزوێلا زۆریش بەڵام چین شەڕ ناکات تاک و ئیکۆنۆمی 100% ئامادە نەکا بۆ شەڕ و بەرگەی ئەوە ناگرێت کە حیسار بخەیتە سەری وەکو رووسیا 700 میلیارد دلاری دەست بکرێتە سەری بەرگەی ئەوە ناگرێت چین. وڵا باسی چاکەکانی چینت کرد حتمما پێشتری شەر باسمان کردووە بەڵام لە دوای مانۆڕە زەبەلاحەکەەوە هیچی نوێی عرض کردووە ئێستا کە سەرنج بچێتە سەری ڕادارێکی کەمی دروست کردووە زۆر سەیرە ینی ئیتر زمانی F22 FC5 نەما
شەبە بۆ ڕادارە باوڕادار هەموو یەبینێت لەناویدا. کۆتایی پێدێتن ئەنجا جگەلەوە ئێمە باسی موشکی PL15 یەکەمان کردووە کە بڵێن لە شەڕی پاکستان و هندستان ڕافاڵەکانی خستە خوارەوە چیخۆی سیەک و مێک بیستونەیەکی خستە خوارەوە جیدەیەکان بۆ موشەکە ئێستا موشکی PL16 دروست کردووە PL16 سووکترە وە بچووکتریشە لە PL لە جاتی جیتە جاران 4 موشک هەڵبگرێتن لە PL15 ئێستا 6 هەڵەگرێتن ئەم موشەکە ئەنجا PL17شی دروست کردووە کە گەورەترە بەس وەکەوەی کەچین باسیەکە ئەم موشەکە 400 کیلومتر بە ئاسمانە ڕواتن بە ڕاداری نەشتیشەکە بە سورعەتی 5 ماک ئەڕوا 5 لە دەنگ سەریەترە ینی شتێکی سەیرە ینی لە دوای مانۆڕەکەەوە شتی تریشەیە لە هەیە هێشتا وا دروستەکە بەردەوامە